لە ساڵی 2016ەوە مادەی 6 لە یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی بە ژمارە 22 ساڵی 2008 کە تایبەتە بە بەرزکردنەوەی ڕاژەی فەرمانبەران و موچەخۆران بە واژۆیەکی نایاسایی ڕاگیراوە. فەرمانبەرانی خۆم پلە بەرزکردنەوە مەستاندووە. هەر فەرمانبەرێک بە نزیکەیی 2 بۆ 3 پلە بەرزکردنەوەی وەستاوە کە بە نزیکەی بۆ هەر مانگێک بە 150,000 بۆ 200,000 دیناری فەرمانبەران دەخەمڵێنرێت. ئەگەر ئێمە بە معدەلی باسی بکەین هەموو موچەخۆرێک ئێسانێکە 2 پلە بەرزکردنەوە لە لای حکوومەتە، یعنی ئەگەر پلە بەرزکردنەوە نەوەستا بایە ئێسانێکە هەموو موچەخۆرێک 2 پلە بەرزکردنەوەی بۆ بەسترا بوو و بۆ ساڵی داهاتوو ئەبوو بۆ 3 پلە بەرزکردنەوە. هەموو مانجێک بە بەردەوامی 150,000 بۆ 200,000 موچەخۆران لەلایەن حکوومەتەوە دەخولێتن بەهۆی ڕاوەستانی پلە بەرزکردنەوە. پێم وایە ئەگەر ئەمە دابەشی سەر ئەم هەموو ساڵە بکەی ڕێژەیەک و مەبلەغێکی یەکجار زۆر دەکاتن. وەزارەتی دارایی بە ڕێنمایی ژمارە 11 ساڵی 2016 پاڵپشت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 56 لە 21 دوازدەی ساڵی 2015 بڕیاری ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی داوە. یەکێتی مامۆسایانی کوردستانیش لەبارەی پلە بەرزکردنەوە دەڵێ عێراق لە ئێستادا خەریکی جێبەجێکردنی سیستەمی زیرەکە بۆ جێبەجێکردنی پلە بەرزکردنەوە و قەرەبووکردنەوەی فەرمانبەرانی، بۆیە پێویستە هەرێمی کوردستانیش پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە. عێراق ما ساڵەکە بەرزکردنەوەی موچەیان ڕاگررت بوو بەهۆی هەندێک هۆکارەوە. ئێستا قەراریانداوە سیستەمی زیرەک بەکاربینن واتە هەموو موچەکان یەک بخەن بەرزکردنەوەی موچە بکەن و قەراری ئەوەشیانداوە قەرەبوش بکرێنەوە ئەو ساڵە بەڕاستی. یعنی ئەمە هەنگاوێکی زۆر ئەرێنی و باشە. من پێم وایە کۆتایی بە ئەو مەرحلە ئینتیقالیە خۆدا و ڕاگوزەرە هات کە حکوومەتی هەرێم پاساوی دێنەوە بۆی کەوە بەرزەبووکردنەوەی موچە ڕابگرێت. ئێستا دەبێت دەست پێ بکاتەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستان 10 ساڵە بەرزکردنەوەی موچە ڕاگیراوە. ئەمەش پێچەوانی هەموو یاسایەکە کە لە ئەسڵا سیستەمی موچەی پێدا ڕژراوە. بەڕاستی ینی غەدرێکی گەورەشە. بەپێی بەدوادەچوونەکانی پەیام کە لە وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە دەستی کەوتووە، وەزارەتی دارایی دەرخستەی بۆ پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ئامادە کردووە و چاوەڕێی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی فێدراڵیە بۆ ئەوەی دەرخستەکە بخەنە نێوڕێککەوتنەکانەوە تاکو پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.